ژیانەکەم تەقریبەن مشینە 15 ساڵ بە شوانەتیم کردی. دە 15 ساڵەش بەس خەیاتیم خێردیە. ئیدی لەوەوە ئەو ئیشەیە. هێجا نزانم موالی دەکەشم 45 ئەمە زیاترە. هەوسەرێ من 42 43 ئەمن لەوە موالی دەکەم مخالفە معلوم. ئەمە لە وەختی خۆ لە شوانە تێگەڕام دەستم خەیاتێ کرد. حیم نەبووم مەساحیم مار دەستم مارم کرد لە بابێ خۆ دەستم بە خەیاتێ کرد. چوومە سۆران چوومە دیانە تقریبا ممکنە 30 سال مارم لە دیانە بوو. ئێجا لە دیانە حیم نەبی ئەوەندەم لەبیر کرد پێشا وەختی خۆ لەکن مەڕبوومی پەرۆژی بوو. پەرۆژی بوو شیو نەبوو لەکن لە چای شیو چێکە شەو و ڕۆژ پەنان و قەسمم پرۆژیا گرتە. لە پاشی هێنجی چیر لە سۆران دە 15 ساڵم خەیاتی کرد ئاخیری گوتم بەسە. لە خەیاتی گەڕام دەستم بە ئەو میشەی کردی. چوومە مووسرێ دەماتیشم لە جێڕاوە چوومە مووسرێ شتێ خۆم کرد بارم بار کرد هات مۆلۆ پاش مەغرەبێ بانجی وەخت بانجی حوسای بوو هەتا گەیشتمە هەولێری. لەولێرە چوومە فەندەقی لە فەندەقی مارە خەزوورشم لێرە بوو نەچوومێردی. دەخۆ لێ بووم هەتا سمیانە پاشیوی هەرستام دەو بە کۆران و مۆران نەگەڕام هەتا لە جێشی برەکەنی شێم دیتەوە پاشیوی خواردن نەبوو. بەڵا پەڕۆژ یەکەم گاندە چوومە ماوەک پێچوو ڕێمەزان چلەی هاوینە بوو تەمووز بوو. هاتمەوە گوتمە برادەرێکی گوتم دەگەم نایە لە هەولێرە پیکابی هەبوو گوتی بەرەوە لەوەلا هاتی لێرە شتێ خۆم کردی لەو کۆرانەی بارم بار کرد گەڕاین و چوینەوە مەلاوەمەرە مارە ناسیارەشی لێوێ بوو سایەقەکەی نادا مارە ناسیارەکەی دیوەخانەی هەبووە لە چوینە دیوەخانێ حرام لە بەڕۆژێ زەینم لە خۆ نەبوو. جمەدانی خۆم تەرکرد بەستەرێ خۆم دادا گوتمە سایەقەکەی با بڕۆین. با بڕۆین گوتی کوڕە بشێنە کوڕە شرح نابێگا توێ سەفەرێ بشێنە گوتم لۆم نینە گوتیە لۆی گوتیە کە نانی نەبی ئەم یایتم 10 ساڵە بخۆم حرامە بی کە سەبەت ڕۆژیم نەشکان چوومەوە نیو قالبە بەفرم کردی داناسستی یە خۆتا چینە گەری لە گەری خۆمدا بە شەلالەیە تا قەلم سڕ بوو ئاوم بە قەلبە خۆدا وڵا چوومە مارێ ئەم پاو حالم ڕۆژی گرتیە نەمشکاندی. شوان لەکۆی مەڕم و شەو ڕۆژ لە سۆل و چیای بووم نابوو نوێژێ شەندەگزا پێ بکەین جارە بۆ دەست و نوێژە سمیانێ یان نیوڕانیان نوێژە حیشاین پێ کردیە ئاو نابوو ئاوێشۆ خۆیە جێکەن دێمە کار بوو ئەو دنیایش چنیە مەمۆقەتین لەو دنیای سەفەرە ئەو پشیهاتە دەرنەگەڕێتەوە چت پێکرێ ئەوە ژمارێ من نییە ئەمن مادام ساحەبێ ئەو ڕوحی نەبم لە ناو قەلبە ساحەبە و مارەش نیمە و مارە خوایە تەسمیلی مەی کردی داکۆکو سەرفەکەی ئەگەر جوانش سەرف نەکەین لێن حرامە بی ئەگەر لێ لە مارم دارە خەوکەین لێن حرامە ئێجا ئەو هایە نوکە خۆشە برا نوکە هێوارە بچۆ بیست تەعامێ لە گۆڕێنژی نان نابوون دەکەن نانی جۆ بوو نانی جۆش نەبوون دەکەن ئەلعانە وشی هەنجە ڕۆژیان و کەمنەتی نییە وەلاو ژێرمەوە مار هەبوو ئەگا هێوای بڕەکە ماشەیە باشان شیوەکە ڕۆنە باکانانێت چێ بوو فەقیری بوو خۆشێنوکە نەبوو عێراق وها دەورەمەند نەبووم دی گەورەمە لە حەمرێ ئەمرێ بەبیرە ئەمن هەبووم وەختی جادا لە حاجی عومەرا چوو هێشتا جادا نەچبوو لە حاجی وەلا ڕۆژانەیە ئەو ئیشەیە کەم ئەگە ئیش نەبوو ئەگە ئیش نەبوو ئەوەی چاکەکەم با ساف ببی لۆ مشتری ئەوە ئیشمە ئەگە هیچیش نەبوو ئەگە ئەوانە ئەوانە چاکەمان ئەوانە لێکە دەم ئەوانە چاکەکەمان
ئەوان باز زەکەریا زانم چی نزانم نایخۆش نزانم خوێندەواریم نییە وەلای زانوێژی جەماحات هێواراشی چوومەوە پەپەلپەل بڕەکە نانی خۆم وەچمە مزگەوتێ تا شایکەم لێرە شێوارەشی چوومەوە ناچمە مارێ تا نوێژە مەغرەبێ نەکەم لە مزگەوتی وشی کردم سمیانەش نەک ئەلانە باشنیەوە بم پێشی ئەلانش سعات سێ تەبی هەرستم شەوێ سێ هەرستم خەریکی نوێژ و تشتە بم هەتا ئەچمە مزگەوتێ نوێژێکم ئەوجا تێمە ما ئەخۆم مەلانیمەوە مەلا بێن نوێژێ بکەن و دینێ خۆ بکەن پەتەواوی و فکر لەسەر دینی بی لەسەر هیچی دیکە نەبی و خیانەت مەکەن و ئەمن ئەلانە ڕزقم هەبی لۆچ ڕۆژێ شوێنم لۆ کەسابەتی کەسابەت ئەبیتەوە ئەمە ڕۆژێکە نابیتەوە ڕەمەزان چوو ناگەنیوێ هەلەشی دی ئەوی دوینێ ڕۆیە ئەوڕۆ حالیان لۆ هەوڕۆ باش زەمانی خۆ وەختی مندار بووی کوشت و کوشتار لەو عێراقەی نەبوو ئەگا زەلامێک لە جێشی بکوژرا بە هەموو عێراقی دەنگەدەوە ئای کابرا کوژرا بینایە خوان تێکدا بەشەر بینایە خوایە ئەتو بینایە خوای ئەتو بکوژن تێک بدەن خوا کوتوڕە نابی ئەوە نەبوو پێش ئەو کوشت و کوشتارە هێنکە نەبوو چقدر لە شێ کرد شەوێ لە من دیوارێکی بکەیت بای چ لە گۆڕێ نەبوو ئەمن ئەلانە نییە فەخرەکەم کە خوای ئەمن گاندیمە ڕەمەزانی ئەو نیعمەتە هەموو کەس ئەوە ناکە ئێشێم پە سۆحبەتە گۆتە منداڵێ نەخۆ ئەمنە پیر بوومە فیدیە ئەدەم ئان گوت چخەی دیە گوتم وەڵا بشمرم نایشێنم دا نازانم چەندە زانم سبیانە پە پێ تێمێوارش پە پێسمەوە دوێنێ کوڕەکەی گۆ پەتڕمبێلی تێمە دووت گوتم نانەمەیە پێ نەخۆچمە لە خۆ لە ڕێسەلاوە تا لێدەم دێ دەسم